چیرۆکی سەرکەوتنی جاکما خاوەنی عەلی بابا گەورەکەی جیهان دەوترێت ئەو کەسانی کە هەوڵی زۆر دەدەن و ئارام زۆر دەگرن هەمیشە دەبنە خاوەنی کلیری سەرکەوتن. چیرۆکی سەرکەوتنی کەسایەتی چینی بەناوبانگ جاکما دەرخەری ئەو ڕاستیەیە. جاکما لە ساڵی 1964 لە یەکێک لە شارۆچکە چینیەکان بە ناوی هانگچۆ لە خێزانێکی هەژار لەدایک بوو. لەو سەردەمەدا چین لەلایەن کۆمۆنیستەکانەوە بەڕێوە دەبرا بۆیە شارۆچکەکەیان بە تەواوەتی لە جیهانی دەرەوە دابڕابوو تا دواتر لە ساڵی 1972 سەرۆکی ئەو کاتی ئەمریکا بە ناوی ریچارد نیکسۆن سەردانی ئەو شارۆچکەیە دەکات کە جاکمای لێ دەژیا. ئەوە ژوا لە شارۆچکەکە دەکات بەڕووی گەشتیارانجا بکرێتەوە و بناسرێت. لە تەمەنی هەرزەکاریدا جاکما هەمیشە هەوڵی دەدا کە بچێتە نزیک ئەو هۆتێلانەی کە گەشتیاری لێیە. چەندین خزمەتگوزاری بە خۆڕایی پێشکەش دەکردن تەنها بۆ ئەوەی فێری مامەڵەکردن ببێت لەگەڵیاندا. ئامانجیشی ئەوە بوو فێری زمانی ئینگلیزی ببێت. تەنانەت ناوی جاکیشی لەلایەن یەکێک لە گەشتیارەکانەوە پێدەبەخشرێت. جاکما هەمیشە خەونی ئەوە بوو کە بچێتە ئەمریکا. 30 جار داواکاری مافی پەنابەری پێشکەش کرد. هەروەها 30 داواکاریشی بۆ زانکۆی ئەوێ پێشکەش کرد بەڵام هەموو کاتێک ڕەت کرایەوە. تەنانەت بازدەوە دەکرێت کە لە یەکێک لە چەشخانەکاندا داوای 30 کارمەند دەکرێت بەڵام 29یان وەردەگیرێن و ئەوەی ڕەت دەکرێتەوە جاکما دەبێت. جگەلەوەش پۆلیسی چین پێویستی بە چەند کەسێکی خۆبەخش بووە. لە کۆی 14 خۆبەخش 13یان قبول کراون. ئەوەی کە ڕەت کراوەتەوە جاکما بووە. دواتر لە زانکۆی چین دەبێتە خاوەنی بەکالۆریۆس لە زمانی ئینگلیزی و دەبێتە مامۆستای ئینگلیزی. بۆ یەکەمین جار لە ژیانیدا بۆ ئەنجامدانی کارێگەڵ دەبژێردرێت. ئەویش لە نێوان 500 کەسدا بوو بە مامۆستای زمانی ئینگلیزی بە موچەی 15 دۆلاری مانگانە. جاکما لە کاتی کاری زانکۆکەیدا توانی کۆمپانیایەکی بچووکی وەرگێڕان دروست بکات. دواتر لە ساڵی 1995 توانی خەونەکەی بەدی بهێنێت گەشت بکات بۆ ئەمریکا لەوێ لەگەڵ کۆمپانیایەکی چینی کاری وەرگێڕان بکات. پاشان لە ساڵی 1999 جاکما حەڤە لە هاوڕێکانی بانگێشتی ماڵەکەی خۆی دەکات. بۆ چەند کاتژمێرێک بیرۆکەی کارێکی نوێیان پێدەڵێت. هەوڵیدا کە قایلیان بکات و بەشدار بن لەگەڵیدا و متمانەی پێ ببەخشن. بەو شێوەیە توانی 6,000 دۆلار کۆ بکاتەوە. کۆمپانیایەکی کردەوە و ناوی لێنا عەلی بابا. ئەویش لەبەرەوەی ناوێکی ئاسانە بۆ هەموو زمانەکانی جیهان. جاکما و هاوڕێکانی لە ماڵەکەی خۆیانەوە کارەکانی عەلی بابایان ڕادەپەڕاند تا توانیان بڕی 5 ملیۆن دۆلار وەربگرن لەلایەن ڕێکخراوێکی بەرەمێنانەوە بە ناوی گۆڵدمان ساش. کۆمپانیاکە هەر لە سەرەتای دامەزراندنیەوە تا ئەمڕۆ سەرنجی خستە سەر ئەو کۆمپانیایەرەی کە بچووک و مامناوەندن و تازە دەرکەوتون. هەرەوەش بە هۆکاری جیاوازیەکان دادەنرێت لە چاو سایت و کۆمپانیەکانی تردا چونکە ئەوان لەگەڵ کۆمپانیا گەورەکان هەمیشە کاریان دەکرد. دواتر جاکما هەوڵیدا کە هاوشێوەی ماڵپەڕی ئیبەی شمەکەکانی بگەێنێتە دەرەوەی چین بۆ ئەوەش توانی ماڵپەڕی چاوبا و بۆ بازاری کردن دروست بکات. بەڵام گەورەترین گۆڕانکاری کە بەسەر کۆمپانیاکەدا هات بریتی بوو لەوەی کۆمپانیای یاهوو ببێتە هاوبەشیان وە گرێبەستیان لەگەڵدا ئەنجام بدات بە بڕی 1 ملیارد دۆلار لە بەرامبەرەوەی لە 140 پشکەکانی عەلی بابا ببێتە مڵکی یاهوو. بەو شێوەیە ساڵ لە دوای ساڵ سەرکەوتنێکی باشی بەدەستێنا. کۆمپانیاکەی بوو بە یەکێک لە بەناوبانگترین کۆمپانیا جیهانیەکان. خۆشی بوو بە یەکێک لە دەوڵەمەندترین کەسایەتیەکانی جیهان.